مثلا لای پارلمان و حزبەکانە ئەوان چ بڕیارێک بدەن طبعاً ئەوە دەبیتە بڕیار. ماوەی ویلایەتی سەرۆکی هەرێم کۆتایی هات بێ ئەوەی پێش کۆتایی هاتنی ویلایەتەکەی پرسەکە یەکلایی بکرێتەوە. هاوڵاتیانیش دەپرسن ئایا لە ئێستادا هەرێمی کوردستان بێ سەرۆکە یاخود سەرۆکێکی کاربڕێکەری هەیە و یانیش سەرۆکی پەرلەمان بۆ ماوەیەکی کاتی ئەرک و مافەکانی سەرۆکی هەرێم جێبەجێ دەکات. لایەنەکان لەسەر خوێندنەوە جیاوازەکانیان بۆ یاسای سەرۆکایەتی هەرێم بەردەوامن. هیچ ناوەند و دامەزراوەیەکی یاسایی تایبەتمەندی هاوشێوەی دادگای دەستوری نییە کە جێی متمانەی هەموو لایەنەکان بێت بۆ ئەوەی لە ڕووی یاساییەوە بڕیاری کۆتایی لەسەر پرسەکە بدات. بەپێی مادەی 15 یاسای ژمارەیەکی ساڵی 2005 یاسای سەرۆکایەتی هەرێم ئەگەر بێت و بە هەر هۆیەک پۆستی سەرۆکی هەرێم چۆڵ بێت، ئەوە سەرۆکی پەرلەمان بۆ ماوەی 60 ڕۆژ ئەرک و فەرمانەکانی سەرۆکی هەرێم جێبەجێ دەکات. بەڵام پارتی دیموکراتی کوردستان خوێندنەوەیکی جیاوازی بۆ ئەو مادە یاساییە هەیە. پارتی دەڵێ پۆستی سەرۆکی هەرێم چۆڵ نەبووە، بۆیە بارزانی بە هەموو دەسەڵاتەکانیەوە بەردەوام دەبێت و ئەرکەکانی جێبەجێ دەکات. پارتی پێی وایە لەم حاڵەتەی ئێستادا پۆستەکە بە چۆڵبوو دانانرێت، چونکە هیچ کام لەو سێ ئەگەرە نییە کە باسکراوە بۆ چۆڵبوونی پۆستەکە کە بریتین لە وازهێنان لە پۆستەکەی یان مردن یان ئەوەی بەهۆی نەخۆشیەوە نەتوانێت لە پۆستەکەیدا بەردەوام بێت. بەڵام لە بەرامبەردا لایەنەکانی دیکە خوێندنەوەی جیاوازیان بۆ چۆڵبوونی پۆستی سەرۆکی هەرێم هەیە. ئەوان پێیان وایە دوو جۆر چۆڵبوون هەیە: چۆڵبوونێکی حەقیقی کە لە حاڵەتی مردن و نەخۆشیدا ڕوودەدات و چۆڵبوونێکی یاسایی کە بریتیە لە کۆتایی هاتنی ماوەی یاسای سەرۆکایەتی هەرێم. هاوکات ئەنجومەنی شورای هەرێمیش لە بۆچوونەکەیدا لەسەر پرسەکە کە دووشەممەی ڕابردوو بڵاوی کردەوە ئاماژەی بۆ ئەوە کرد لە دوای 19 ئابەوە پۆستی سەرۆکی هەرێم بە چۆڵبوو دانانرێت و سەرۆکی هەرێم لە ڕاپەڕاندنی کارەکانی بەردەوام دەبێت تا هەڵبژاردننی سەرۆکێک بۆ هەرێم. لە ئێستادا بۆ یەکلایبوونەوەی پرسی سەرۆکایەتی هەرێم چەند ئەگەر لە ئارادایە. ئەگەر یەکەم کە تا ئێستاش بەهێزترین ئەگەرە ئەوەیە لە ڕۆژانی داهاتوودا لایەنەکان بگەنە ڕێککەوتن و بۆ ماوەی 2 ساڵی دیکە ویلایەتی بارزانی درێژ بکەنەوە، لە بەرامبەردا یاسای سەرۆکایەتی هەرێم هەموار بکرێتەوە و دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم بەپێی سیستەمی پەرلەمانی ڕێک بخرێتەوە. ئەگەری دووەم ئەوەیە سەرۆکی پەرلەمان ئەرک و دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم جێبەجێ دەکات بۆ ماوەی 60 ڕۆژ. ئەم ئەگەرە لاوازە بە دوو هۆکار. یەکەم، بەهۆی ئەوەی دەبێت لە ماوەی ئەو 60 ڕۆژەدا هەڵبژاردن ئەنجام بدرێت. ئەوە لە کاتێکدایە کە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ڕایگەیاندووە توانای ئەوەی نییە لەو ماوەیەدا هەڵبژاردن ئەنجام بدە. دووەم، پارتی دیموکراتی کوردستان وەک لایەنێکی کێشەکە بەم ئەگەرە ڕازی نابێت و مەترسی ئەوە هەیە کێشەکە لەوە قوڵتر ببێتەوە. ئەگەری سێیەم ئەوەیە کە هەرێمی کوردستان لە ماوەی 2 ساڵی داهاتوودا بێسەرۆک بێت. لەم حاڵەتەشدا ئەرک و دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم بەسەر دەسەڵاتەکانی جێبەجێکردن و یاسادانان و دادوەریدا دابەش بێت.